پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێت من بۆ ئەوە نێردراوم کە ڕەوشت و ئەخلاقە جوانەکان تەواو بکەم و گەورەترین ڕەوشت ئەخلاق جوانی ئەوەیە کە ئەدەبمان هەبێت لەگەڵ خوای پەروەردگار. ئەو کەسێک کە شەریک بۆ خوای پەروەردگار قەرار دەدات ئەوە کەسێکی بێ ئەدەبە بەرامبەر خوای پەروەردگار. گەورەترین ئەدەب و ئەخلاق و ڕەوشت جوانی ئەوەیە کە موحد بین لەگەڵ خوا، ئەدەبمان هەبێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەگەڵ قورئان. فرمودەیەکی زۆر مەزن و گەورەیە: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. من بۆ ئەوە نێردراوم کە ڕەوشت و ئەخلاقە جوانەکان تەواو بکەم. پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ببێت بە رسول الله، کۆمەڵی ڕەوشت و ئەخلاقی جوان هەبوو لە ناو خەڵکیدا. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو ڕەوشت و ئەخلاقە جوانانەی تەواو کرد.